ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگیەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. پەرلەمانتاری فیدراڵی پارتی سەوزی سوئیسرا و ئەندامی کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوە نیکۆلاس والدر بۆ سەرنج خستنە سەر پرۆسی نێوان دەوڵەتی تورک و تەفگەری ئازادی کورد و هەلو مەرجەکانی گۆشەگیری ڕێبەرۆجەلان پرۆژە یاسایەکی پێشکەش بە پەرلەمانی سوئیسرا کرد. لە پرۆژە یاساکە بە ناونیشانی پرۆسەی ئاشتی پەکەکە لە تورکیا پشتگیری سوئیسرا چیە؟ پەرلەمانتار والدر پرسیاری نزیکبوونەوەی سوئیسرا لە بەرامبەر پرۆسەکە کرد و بانگەوازی لە سوئیسرا کرد لە پرسی ئازادی ڕێبەرۆجەلان ڕۆڵ بگیارێت. پەرلەمانتار والدر بڕیارەکانی کۆنگرەی 12مینی پەکەکە کە لە نێویاندا کۆتایی هێنان بەو کارانەی بە ناوی پەکەکەوە دەکرێن هەیە وەک هەنگاوێکی مێژووی پێناسە کرد. هەروە ئەوەشی بەبیر هێنایەوە کە لە مانگی ئابدا کۆمۆسیۆنێک لە پەرلەمانی تورکیا دامەزرا بۆ ئامادەکردنی چوارچێیەکی یاسایی بۆ پرۆسەی ئاشتی. والدر لە پرۆژە یاساکەیدا کە پێشکەشی پەرلەمانی فیدراڵی کردووە ئەم پرسیاری کردووە کۆنسیل فیدراڵ لە وەڵامی ئەو پرۆژە یاساییکە لە مانگی ئایار لە لایەن پەرلەمانتار فابیان مۆلینا پێشکەشکرا ئاڕێگەیان سوئیسرا ئامادەیە نێوانگیری لە نێوان لایەنەکاندا بکات و بەپێی ئەمە ئایا هیچ پەیوەندیەک لەگەڵ ئەم لایەنە نەدا دانراوە یان نا. سوئیسرا بۆ باشترکردنی هەلومەرجەکانی ڕێبەرۆجەلان کە دامەزرێنەری پەکەکەیە لە هەوڵەکانی ئایا بەردەوام دەبێت یان نا. هاوسەرۆکی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهەدا سەرهەد چاکماک هەڵویستی کۆمەڵی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپای پەیوەست بە مافی هیوا و هەلومەرجەکانی زیندانی ڕێبەرۆجەلان هەم لە ڕووی یاسایی و هەم لە ڕووی سیاسیەوە هەڵسەنگان. سەرهەد چاکماک ڕایگەیاند کاتێک با گوێرەی ساڵانی ڕابردوو لێکدانەوە بۆ ئەم بڕیارە دەکەین دەبینین کە بڕیارێکی لاوازە و وتیشی چاوەڕان دەکرا کە بڕیارێکی کاریگەرتر بدرێت. چاکماک هەروە دەشڵێت ئەو کۆمیتەی وەزیرانەکە لە ئەنجومەنی ئەوروپا و بەجێهێنانی بڕیارەکانی بەرپرسیارە ماوەیەکی زۆرە بەپێی هاوسەنگی سیاسی هەڵس و کەوت دەکات و وتیشی ئەو مامەڵەیە زیانێکی گەورە بۆ میکانیزمی یاسایی دادەنێ. وتیشی کۆمیتەکە بەپێی سیاسەتی هەنووکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندیەکانی تورکیا و یەکێتی ئەوروپا لەسەر ئەم هاوسەنگە سیاسیانە و بۆ ئەوەی پەیوەندیەکانی نەپچڕێنێت درێژە بە هاوسەنگێکە دەدات. هەروەها دەشڵێت ساڵانێکە کاتێک ئێمە میکانیزمەکانی دادوەری نەتەوەیی و نێونەتەوەی هەڵدەسەنگێنین باسی سەروەری یاسا و دەستوری بنەڕەتی و سربەخۆیی دادگا دەکەین. بەڵام یەکێتی ئەوروپا و میکانیزمی ئەنجومەنی ئەوروپا کە لە ڕووی بێلایەنی دادوەریەوە بە شێوەیەکی جدی ڕخنە لە میکانیزمی دادوەری تورکیا دەگرن لەم سربەخۆیی دادوەریەدا جێی نەگرت و وەک یاسا ناسان ئێمە ڕخنە لەمە دەگرن. پیشاندێکی هاوبەشی کەسایەتیەکان و دەستپێشخەری ئازادی ڕێبەرۆجەلان درێژیان بە سەردانە مەیدانیەکانیان لە ناوچەکانی دیرەک چلاغا و گوندەکانی گرگێلەکێ لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا و نامەکەی ڕێبەرۆجەلانیان گەیاندە شێخ و کەسایەتیەکانی هۆزە عەرەبەکان. شێخەکانی هۆزەکان جەختیان لەوە کردەوە کە پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەب ماوەیەکی زۆرە ڕەگی داکوتاوە و لە گۆڕەپانەکانی بەرخۆداندا بە خوێنی هاوبەش تێکەڵ بووە. ڕەوە ئاماژەشیان بەڕۆڵی یەکینەکانی پاراستنی گەلیە پەگە و هێزەکانی سووریای دیموکراتیک قەسە دەکرد لە پاراستنیان و شەهیددانیان لە بەرگریکردن لە گوندەکانیان. هەروەها هۆزەکان ئاشێخەکانی هۆزەکان ستایشی تێڕوانینی ڕێبەرئۆجەلانیان کرد کە لەسەر بنەماکانی دیموکراتیک ئازادی و پێکەوەی بنیاتنراوە و نامەکەیان بەوە لە قەڵەمدا کە تایبەت نییە با پێکایەتەیەکی دیاریکرا و پەڵکۆ و نوێنەرایەتی هەموو مرۆڤایەتی دەکات. جاماژەیە شاندەکە سەردانیەکانیان نزیکەی 30 هۆزی لە ناوچەکانی جەزیرە گرتەوە و جەختیان لەوە کردەوە کە ئەم دیدارانە ئامانجیان بە هێزکردنی لێکتێگەیشتنە لە نێو پێکاتەکاندا. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچە ناسنامی پێنجگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە هەرێمی گارە لە 16 کانونی دووەمی ساڵی 2019 لە ئەنجامی ڕووداوێکدا پێکەوە شەهید بوون. هەپەگە ڕایگەیاندووە هەورام شاهۆ، باران مەمۆ، حەیدەر مونزۆر، زاناستێرک و کارکەر مەزلوم هەموو ژیانی خۆیان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان و گێلی کورد تەرخان کرد و هەوڵیاندا بە شێوەیەکی فیدایانە ئەرکەکانیان جێبەجێ
جێبکەن. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەی دانووسیوێتی هەریەکە لە هاوڕێیانمان لە بواری خۆیدا پسپۆر بوون و بوونە لێزان و بەکەمترین دەرفەتی بەردەستیانەوە بەرهەمی مەزنیان ئافراند و پەرەیان با تێکۆشانی گەریلایەتی داوە. بەم شێوەیە بوونە هاوڕێیانی ژیرمان. هەروەها ڕاشی دەگەێنن لە میلیتانی فیدایی ئاپۆیی و گەریلایەتی پرفشناڵدا بوونە پێشەنگی نمونەی و بە سەرکەوتویەوە ئەرکەکانی خۆیان ڕاپەڕاند. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەی دانووسیوێتی باڕێزداریەوە یادیان دەکەینەوە و بەڵێن دەدەین بۆ زیندووهێشتنەوەی یادەوەری و پەرەدان بە خەبات و بەسەرخستنی ئامانجەکانیان پەرە بە خەباتمان بدەین و بە شێوەیەک ببینە شایستەی هاوڕێیانی شەهیدمان. هەپەگە نووسیوێتی لەسەر ئەم بنەمایە سەرخۆشی خۆمان لا بنەماڵی هێژەی هاوڕێیانمان و گەلی وڵات پارێزی کوردستانمان دەکەین. ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوە تاڕوو. مەدیح گوڵستانی بە ناسناوی هەورام شاهۆ لە کامیاران لەدایک بووە. هەروەها ئومید چینکلچ بە ناسناوی باران مەمۆ لە هەتای لەدایک بووە و محەممەد زلقەفلی بە ناسناوی حەیدەر منزۆر لە مەڕەش لەدایک بووە و کوونەی دینار بە ناسناوی زاناستێرگ لە ئێزمیر لەدایک بووە و هەمویان لە شانزەی کانونی دووم لە کەمپی گارە شەهید بوون. شاندی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ئەوروپا لە کۆبوونەوەکانیان بەردەوامن. شاندەکە ئەمجارە لەگەڵ سەرۆکی پەرلەمانی فەرەنسا و ژمارەیەک پەرلەمانتاری بلۆکی چەپی فەرەنسا کۆبوونەوە و لەگەڵ هەروە لەگەڵ نوێنەرانی پارتە سیاسیەکان وەک پارتی سەوزیش دیداریان ئەنجامدا. لە میانی کۆبوونەوەکاندا باس لە پێشاتەکانی سووریا کرا و داواش لە فەرەنسا کرا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان هانی حکوومەتی کاتی بدا. هەروەها گرنگیەکی تایبەت لە کۆبوونەوەکاندا بە دۆخی ژنانی سووریا بەتایبەت و ژنانەی کە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەژین درا و ئاماژە بۆ کرا کە پێویستە مافەکانی ژنان تا سووریای داهاتوو دامەزراندنی دەوڵەتێکی دیموکراتیکی ناناوەندیدا مسۆگر بکرێت و مافی هەموو پێکاتەکان و ئازادیەکان بپارێزێت. ئاماژەیە شاندی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 6 ئەیلولەوە بە شێوەیەکی فەرمی دەستی بە گەشتە فەرمیەکەی کرد و سەردانی بەشێک لە وڵاتانی ئەوروپایان کرد و زنجیرەیەک دیداریان لەگەڵ سیاسەتمەداران پەرلەمانتاران و ژنان ئەنجامدا. هەزاران لە دانیشتوانی کانتۆنی فورات بە هەموو پێکاتەکانیەوە ڕژانە کۆڵانەکان و بەرەو گۆڕەپانی ژنی ئازاد بەڕێکەوتن. ڕێپێوانەکە بە ئامانجی نیشاندانی پشگیری بۆ قەسەدە بوو کە ڕایگەیەنن قەسەدە نەک تەنها نوێنەرایەتی کورد بەڵکو نوێنەرایەتی هەموو گەلانی ناوچەکە دەکات. هەروەها هاوکات بووە وەڵامدانەوەیەک بۆ ئەو قسە و باسانە کە دژی قەسەدا دەکرێن. لە ڕێپێوانەکەدا ئاڵی قەسەدە و وێنەکانی ڕێبەرەوە جەلان بەدەستەوە گیران و بێ ناوبڕ درۆشمەکانی بژی بەرخودانی قەسەدە و بێ سەرۆک ژیان نابێ وترانەوە. ئاژانسی میدڵێست نیوز سەبارەت باکشانەوەی ئێران لە ڕەشنووسی بڕیارنامەی قەدەغەکردنی هێرش بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکان راپۆرتێکی بڵاو کردوتەوە و ڕایگەاندوە ئێران بڕیاریدا باکشانەوەی پرۆژە بڕیارنامەیەکی قەدەغەکردنی هێرش بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکان کە بە هاوبەشی لەگەڵ چین و رووسیا وڵاتانی دیکە پێشنیاری کردبوو بۆ ئەوەی لە کۆبوونەوەی ساڵانەی وڵاتانی ئەندامی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دەنگی لەسەر بدەن. دیپلۆماتکارانی ڕۆژاوا کە نیانویستووە ناویان ئاشکرا بکرێت ڕایگەیان ئەمریکا فشارێکی توندی لە پشپەردەوە بۆ ڕێگریکردن لە پەسەندکردنی بڕیارنامەکە ستۆتە گەڕ چونکە ئەگەر ئەم بڕیارە پەسەند بکرێت ئەوە ئەمریکا بودجەی ئاژانسەکە کەم دەکاتەوە. ڕۆ ئاژانسەکە لە زاری بەرپرسانی ئێرانەوە دەڵێت ئێران بە هاوکاری لەگەڵ رووسیا چین و وڵاتانی دیکە ڕەشنووسی بڕیارنامەیەکی پێشکەش بە کۆنفرانسی گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کردووە کە هەموو جۆرە هێرشێک یان هەڕەشەی هێرشکردنە سەر شوێن و دامەزراوە ئەتۆمیەکان قەدەغە دەکات. جێ ئاماژەیە کشانەوەی ئێران لەو بڕیارنامەیە لە کاتێکدایە هاوپەیمانەکانی ئەمریکا دەست دەکەن بە دووبارە سەپاندنەوەی سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بەسەر ئێراندا بەهۆی بەرنامە ئەتۆمیەکەیەوە. باپێی ئەو بەڵگەنامانەی کە ماڵپەڕی ئەمریکی ئەکسیۆس بڵاوی کردوونەتەوە ئیسرائیل ڕێکەوتنێکی ئەمنی نوێی پێشکەش بە بەرپرسانی حکوومەتی کاتی سووریا کردو و تیایدا پێشنیاری دامەزراندنی ناوچەیەکی چەکدا ماڵرا و دژافڕێنی کردووە. بە گوێرەی سەرچاوەکان ئەم پێشنیارە ئامانجی ئەوەیە جێکەی ڕێکەوتنی کشانەوەی هێزەکانی ساڵی 1974 بگرێتەوە کە بەهۆی ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە پوچەڵ بووتەوە و ناوچەکە کەوتوتە ژێر کۆنتڕۆڵی ئیسرائیلەوە.
هەروە بە گوێرەی سەرچاوەکە پێشنیارەکە ئیسرائیل پشت بە مۆدێلی پەیمانی ئاشتی ساڵی 79 لەگەڵ میسر دەبەستێت و بەپێی ئەمە ناوچەکە با ڕێکەوتنی ئەمنی جیاواز بەسەر 3 هەرێمدا دابەش دەکرێت. پێشنیارەکە فراوانکردنی هەرێمی تامپۆن با دووری 2 کیلومتر لە خۆ دەگرێت و ئاو کاتچەکی قورس و هێزی سەربازی تێدا قەدەغە دەکرێت و تەنها ڕێگە بە جێگیربوونی پۆیزەکانی پۆلیس دەدرێت. لایەکی تریشەوە ئیسرائیل پێشنیاریەوە دەکات کە با قۆناغ لە هەندێک ناوچەی داگیرکراو بکشێتەوە، بەڵام پێگەی استراتیژیەکەی لاچای هەرمون بهێڵێتەوە. باگوێرەی سەرچاوەکان پلانەکە لەسەر دابینکردنی ڕێڕەوێکی ئاسمانی سووریا لەسەر سووریا بۆ ئێرانە و ئەمەش ئەگەری هێرشەکانی ئیسرائیل ئاسانتر دەکات. کتایبی قەسام باڵی سەربازی بچوتنەوەی حەماس لە پەیامێکدا کە ئاراستی ئیسرائیلی کردووە ڕایگەیان غەزە نابێتە ئامانجێکی ئاسان بۆ سوپا ترسناکەکەتان. ئێمە لە ئێوە ناترسین و ئامادەین گیانی سەربازەکانتان بنێرین بۆ دۆزەخ. لەشکرێکی شەهیدان و هەزاران بۆ سەو بومبی ئەندازیاریمان بۆ ئامادە کردوون و غەزە دەبێتە گۆڕستانێک بۆ سەربازەکاندان. هەروەها کتایبی قەسام ئەوشی خسۆتە ڕوو کە بارمتەکانتان لە گەڕەکەکانی شاری غەزە بڵاوە پێکراون. بنیامین نەتانیاهو بڕیاری کوشتنی بۆ دەرکردون و چیتر ئێمە گرنگی بە ژیانیان نادەین. دەستپێکردن و فراوانکردنی ئەم ئۆپەراسیۆنە تاوانکاریە مانای ئەوەیە کە یەک بارمتە بەدەست ناهێننەوە، نەبا مردووی و نەبا زیندوی. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لە خێر و خۆشیدا.